چاودێرانی سیاسی بۆ دەربازبوون لەم قەیرانە داراییەی کە ساڵانێکی دوور و درێژە هەرێمی کوردستانی تێکەوتووە ڕێکەوتن لەگەڵ بەغدا بە باشترین بژاردا لە بەردەم هەرێم دایدەنێن. تا ئێستا هەرێم و بەغدا دوای پێکێنانی چەندین کابینە یەک لە دوای یەک چی لە هەرێم و چی لە عێراقیشدا نەیانتوانیوە ڕێکەوتنێکی کۆنکرێتی بکەن. ئەوەی هەش بووە تەنها بە شێوەی کاتی ئەو ڕێکەوتنانە ئەنجام دراوە. وەک چاودێران ئاماژەی بۆ دەکەن نەبوونی متمانە بە یەکتر و لە دەرەوەی دەستوری هەمیشەی عێراق ئەو ڕێکەوتنانە وا دەکات کە ڕێکەوتنەکان کاتی بن، وەک ئەوەی دەبیندرێت هەندێک کات ڕێکەوتنەکان بۆ ماوەی 6 مانگە و هەندێک کاتیش نەیتوانیوە ئەو ڕێکەوتنانە تەمەنی خۆی بگەێنێتە ساڵێک زیاتر. پێویستە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و هێزە سیاسیەکان لە کوردستانی عێراقدا کەوا کاری جدی بکەن، دەستوری عێراق نەخشە ڕێگا و پلانی جوانی تایە بۆ چارەسەرکردنی هەموو ئەو کێشە هەڵواستراوانە پێویستە و دەکرێت بە پشتبەستن بە دەستوری عێراق و لە چوارچێوەی ئەو دەستوردا کە هەموو هێزە سیاسیەکان ناتوانن ڕکۆڵی لێ بکەن و هەمویان بە ئاشکرا ئامادەی ئەویان دەربێت لە چوارچێوەی دەستوری عێراقدا چارەسەری بکەن. چاودێرێکی سیاسیش ڕای دەگەێنێت پێویستە لایەنە سیاسیەکانی دیکەش لە هەرێم هەمان دید و بۆچوونی یەکێتیان نەبێت، بەتایبەت لە چارەسەرکردنی گرفتی موچە و قوتی هاوڵاتیان کە هەمیشە یەکێتی لەگەڵ ئەوەدا بووە باشترین بژاردا بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی و موچە و قوتی هاوڵاتیان چارەسەرکردنی کێشەکانی هەرێمە لەگەڵ بەغدادا. ئەم هەنگاوی یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاوێکە دەستپێکێکە بۆ ئەوەی هەموو لایەنە سیاسیەکان بە تایبەت لایەنە کوردستانەکان یەک بن، یەک هەڵبێز یەکدەنگ لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ قوت و گوزەران و باشکردنی باریدارایی خەڵک. هەموو ئەو کێشە و گرفتانەی ئێستا بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووەتەوە کەم نین و پێویستە بە زووترین کات چارەسەری ڕیشەیان بۆ بدۆزرێتەوە کە گەورەترین و سەرەکیترینیان قەیرانی داراییە. ئەم پرسەش ساڵانێکەوە خۆی و بێ چارەسەرماوەتەوە، بۆیە یەکێتی باوەڕی وایە تا ڕێکەوتنێکی یەکجارێکی لەگەڵ بەغداددا ئەنجام نەدرێت ئەستەمە بە تەنها خودی هەرێم خۆی بتوانێت ئەم کێشە ئابووریە گەورەیە چارەسەر بکات. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.